لاهور شێخ جەنگی قوبا تاڵەبانی کۆبوونەتەوە و لەگەڵ بافڵ تاڵەبانیش پەیوەندیەکانیان هێور دەکەنەوە. زانیاری تایبەت و نهێنیتان لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و بەرەیگەل پێدەڵێن. لە چەند ڕۆژی ڕابردوودا لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل ڕایگەیاند کە بافڵ تاڵەبانی پەیوەندی پێوە کردووە و بە تەلەفۆن قسەیان کردووە. تیوار وردەکاری پەیوەندیەکە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی بەرەیگەل و یەکێتی ئاشکرا دەکات. بەپێی زانیاریەکان مانگی ڕابردوو لە بەریتانیا هەرێکە لە لاهور شێخ جەنگی و قوبا تاڵەبانی کۆبوونەتەوە. تیوار زانیوێتی کۆبوونەوەکە لەسەر دەستپێشخەری قوبا تاڵەبانی بووە و هەر ئەویش بە تەلەفۆن پەیوەندی بە بافڵ تاڵەبانیەوە کردووە. دواتریش بافڵ تاڵەبانی تەلەفۆنی بۆ لاهور شێخ جەنگی کردووە. بەپێی قسەی سەرچاوەیە کە بۆ تیوار دواوە بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی گفتوگۆیان کردووە لەسەر ئەوەی لەم قۆناغەدا پەیوەندیەکانیان هێور بکەنەوە. بەپێی زانیاریەکان یەکێتی لە میانی کۆبوونەوەکەی لەگەڵ پارتی ڤیتۆی هەبووە لەسەر بەشداری بەرەیگەل لە حکوومەت ئەگەرچی گومانی هەیە لەوەی کە بەرەیگەل بەشداری حکوومەت بکات، بەڵام پەیوەندیەکانی بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی گوتاری هەردوو لایەنەکەی دژی یەکتر گۆڕیوە. بەرەیگەل و یەکێتی لەم قۆناغەدا هێرشی میدیاییان بەرامبەر یەکتر ڕاگرتووە. لە میدیاکانی لاهور شێخ جەنگیش هێرشی میدیایی بۆ سەر یەکێتی ڕاگیراوە.